لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمان بابەت چیرۆک بەناونیشانی کێکی بەهەشتی داپیرە لە نوسینی جەبران خەلیل جەبران وەرگێڕانی ئەم کتێبە لە فارسیەوە بۆ زمانی شیرینی کوردی لەلایەن دکتۆر محەمەد ئەحمەد بە دەنگی نەرمین عبداللە تۆمارکردنی دەنگ ئاوات کوێستانی ئامادەکردنی خامەی دەنگی دڵسۆز فارۆق عبداللە حسێن لە زنجیرە بڵاوکراوەکانی کۆمەڵەی یۆگا لە کوردستان زنجیرەی کتێب 2 چاپی یەکەم ساڵی 2015 ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 102 لاپەڕە مافی بڵاوکردنەوەی پارێزراوە بۆ کتێبخانەی شنەوای دەنگی بەرواری تۆمارکردن 4/11 2015 ڕۆژی چوارشەممە ئازیزان بەهۆی ڕخنەوە پێشنیارێک لە ئەساس چۆنێتی شێوازی خوێندنەوە و تۆمارکردنی ئەم کتێبە دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 328 71 97 ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی شەقامی 6 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵینگ شنەوای دەنگی شنەوای دەنگی پێشەکی زنجیرە با قەڵەمی هاوبیر کامەران لاپەڕە 5 وەکەوڵی هەمیشەییمان گەیاندنی پەیامەکانی عیرفان و ئاوەڵاکردنی دڵ و گەیاندنی سەداکەی با دڵی خوێنەری کورد لە ئەرکەکانمانە چاپکردنی کتێبی کێکی بەهەشتی داپیرەی جەبران خەلیل جەبران کە بەڕێز دکتۆر محەمەد ئەحمەد کردوێتی بە کوردی لە زمانی فارسیەوە دەبێتە سێهەم کتێب لە زنجیرە کتێبی کۆمەڵەی یۆگا لە کوردستان ئەم سەرچاوەیە بەدەر لەوەی سەرچاوەیەکی ئەدەبی ناسک و جوانە و کۆمەڵێک کورتە چیرۆکی جوانی لە خۆیدا هەڵگرتووە سەرچاوەیەکی باشی دەنگی دڵ و گەڕانەوەیە بۆ نەوای ناوەکی مرۆڤ کاتیایدا هەموو شتێک ئارام و جوان و درەوشاوە دێتە بەرچاوان و دەبێتە ڕێگەیەک بۆ بەدیهێنانی ئاشتی و ئارامی و خۆشەویستی جیهانی جەبران لە باشترین ئەو نووسەرانەیە کە جیهان شانازیان پێوە دەکات ئەو بە شێوەیەک دەنووسێت وەگەوەی لە نێو دڵی هەموواندا جێگەیەکی تایبەتی هەبێت و سەفیری زەمیری ناوەکیمان بێت جەبران بێجگەلەوەی ئەدیبێکی ناسراوە لە هەمان کاتدا قەشەیەکی سەر بە ئاینی مەسیحی بووە شارەزایی ئەو لە کتێبی پیرۆز و ئاینی مەسیحیەت و بینینی هەڵەی گەورەی قەشەکان لە ناشرینکردنی جیهانی مادی و جیاکردنەوەی ڕۆحانیەت لە مادیەت وای کردبوو جەبران لە سەردەمی خۆیدا هەوڵی ڕاستکردنەوەی هەڵەزەقەکانیان بدات بۆ نمونە لە کورتە چیرۆکی کتێبی پیرۆز کە لەم پڕاوەدا باسی کراوە ڕەخنە لە ئاەتێکی نێو ئینجیل دەگرێت و لەگەڵ ئەوەیە کە مرۆڤ چارەسەری کێشەکانی ناوهۆش و ئاگاماندی خۆی بکات وەک ئەوەی کە ئازاری جەستەی خۆی بدات چونکە کێشەی مرۆڤ لە جەستە و ڕەمەکەکانیدا نییە بەڵکو کێشەی مرۆڤ لە هۆش و ئاگایەکەیدایە کەوای لێ دەکات پەی بە حەقیقەت نەبات و نەتوانێت لە هەرمۆنیەتدا بژی پاش دەستخۆشیەکی زۆر لە وەرگێڕی ئەزیزی ئەم بەرهەمە خۆشحاڵین کەوەها بەرهەمێک دەخرێتە کتێبخانەی کوردیەوە وەک پرۆژەی زنجیرە کتێبی کۆمەڵەی یۆگا لە کوردستانیش دەرگامان ئاوەڵایە بۆ هەر نووسەرێک کە بیەوێت لە بوارەکانی عیرفان و فەلسەفەی ڕۆژهەڵاتیدا بەرهەمی تازەی
پێشکەش بکات. هاوبیر کامەران حەمە ئەمین، زنجیرە کتێبی کۆمەڵەی یۆگا لە کوردستان. خۆشەویستان، لە هەزاری کاک هاوبیرەوە پێم خۆشە ئێمەش تێکەڵ باندێشەکانی جەبران خەلیل جەبران ببین لە کۆمەڵە چیرۆکی کێکی بەهەشتی داپیرەدا. بە هیوام هاوڕێم بن. پێشەکی وەرگێڕی کوردی، گۆشەنیگای هەر مرۆڤێک لە تەک هەر دیاردەیەکی ڕۆحی و سروشتی ئاراستی ڕەهەندێکی تایبەت بە خودی مرۆڤەکە دەکرێت. چەندە مرۆڤ لە ئاست دیاردەکاندا ناسک بوو بێتەوە، ئەوەندەش ڕوانگەکەی زەریفە. لێرەوە مرۆڤ وەکو یەکەیەکی سروشت حەز دەکات بەشداریەکی ئەوتۆی هەبێت لە دیاردەی گەردوون واتە بوون. مرۆڤ لەو پێکاتەیەدا ویستی هەیە کە ئیش بکات، سەما بکات، گۆرانی بچڕێت، هۆنراوە هەڵبەستێت و چەندەها چالاکی تر بکات کە هەڵقوڵاوی زاتی ئەوە بۆ دروستبوونی کەونێکی پڕ لە جوڵە. بەڵام خەڵکانێکی کەم هەن کە بتوانن دەربڕینیان بە شێوەیەک بێت کە زمان حاڵی خەڵکێکی فراوان بێت و بتوانێت هاوارێک بکات کە فریادی کەسانی زۆر بێت. جەبران خەلیل جەبران لە ڕێگەی نوسینەکانیەوە پەیامی ئەوە دەگەێنێت کە ئەی خەڵکینە، چاوی نیگاتان بەرەو گەردوون بشۆن و بە بێگەردی و بێدوڕوویی ڕۆڵی خۆتان لە دنیادا بەڕێوە بەرن. کورتە چیرۆکەکانی جەبران کە زۆربەیان ڕیشەی ڕاستەقینەی لە ژیانی نووسەردا هەیە، ئاماژە بە شتگەلێک دەکات کە بەش و تەوەری سەرەکی ژیانی هەموو کەسێکە و لە دەربڕینیاندا تێکەڵ بەهەستی ناسکی جەبران خەلیل جەبران دەبێت. ئازیزانی من، وەرگێڕی کوردی لە کتێبی کێکی بەهەشتی داپیرەی جەبران خەلیل جەبران پێمان دەڵێت نووسەر خۆرێکی درەوشاوەیە، کەواتە با ئێمە و ئێوە بچینە دنیای چیرۆکەکانی جەبران خەلیل جەبرانەوە. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی یەکەم لە چیرۆکی کێکی بەهەشتی داپیرە. چیرۆکی یەکەم بەناونیشانی کێکی بەهەشتی داپیرە، لاپەڕا 11. مێرد منداڵێک بۆ پیرەدایکی باز دەکرد کە چۆن هیچ شتێک تەواو نییە، قوتابخانە، خێزان، هاوڕێیان و شتانی تر. لەم کاتەدا داپیرە کە خەریکی دروستکردنی کێکە پرسیار لە کوڕە بچکۆلانەکە دەکات کە ئایا حەزی لە کێکە و وەڵامی ئەویش دیارە کە بەڵێیە. ئەی حەزت لە ڕۆنە؟ نا. ئەی دوودانە هێلکە؟ نا. دایە گەورە، ئاردت پێچۆنە؟ حەزت لێتی؟ ئەی جۆشی شیرین؟ نا دایە گەورە، من لەوانە بێزارم. بەڵێ، هەموو ئەوانە ناخۆش دەردەکەون، بەڵام کاتێک بە دروستی تێکەڵیان بکەین کێکێکی بەتامیان لێ دروست دەبێت. خواوەند بەم شێوەیە ئیش دەکات. زۆر جار پێمان سەیرە کە خواوەند بۆچی دەبێ بهێڵێت ئێمەوە ها دەورانێکی سەخت تێبپەڕێنین، بەڵام ئەو بەباشی دەزانێت کە کاتێک هەموو ئەم سەختیانە بەڕاست و دروست لە پەنای یەکتردا بنین، ئەنجامەکەی هەمیشە باش دەردەچێت. ئێمە تەنها دەبێت پشت ببەستین بە ئەو. لە کۆتاییدا هەموو ئەم پێشهاتانە بەیەکەوە ئاکامێکی زۆر باش دەدەنە دەست. خۆشەویستانم، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی یەکەم لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە. هاوڕێم بن بۆ بەشی دواتر.
هاوڕێیانی خۆشەویستم لە گەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی هێزی وشە لاپەڕە 13. چەند بۆقێک لە دارستانێکدا تێپەڕ دەبوون کە لە ناکاو دوان لەوان کەوت ناچاڵێکی قوڵەوە. بۆقەکانی تر لە قەراغ چاڵەکە کۆبوونەوە و کاتێک بینیان چاڵەکە چەندە قوڵە بە دوو بۆقیلەکەی تریانوت کە ئیتر چارەیەک نییە، ئێوە بەم زوانە دەمرن. دوو بۆقیلەکە گوێیان نەدایە ئەم قسانە و هەموو توانای خۆیان خستەگەر بۆ هاتنە دەرەوە لە چاڵەکە. بەڵام بۆقەکانی تر بە بەردەوامی دەیانگوت کە چیتر هەوڵ مەدەن چونکە ناتوانن لە چاڵەکە بێنە دەرەوە، ئێوە بەم زوانە دەمرن. دوجار یەکێک لە بۆقیلەکان خۆی دایە دەزوتەکانی بۆقەکانی تر و دەستی لە هەوڵدان کێشایەوە. ئەو یەکسەر کەوتە ناو چاڵەکەەوە و مرد. بەڵام بۆقیلەکەی تر بە هەموو توانای خۆی بۆ هاتنە دەرەوە لە چاڵەکە هەوڵی دەدا. بۆقەکانی تر هاواریان دەکرد واز لە کۆشش بێنە، بەڵام ئەو بەتوانە و گەڕوتینێکی زیاترەوە هەوڵی دەدا و دوجار لە چاڵەکە هاتە دەرەوە. کاتێک لە چاڵەکە هاتە دەرەوە بۆقەکانی تر پرسیاریان لێکرد: مەگەر تۆ گوێت لە قسەکانی ئێمە نەبوو؟ دەرکەوت کە بۆقیلەکە کەڕە. لە ڕاستیدا ئەو لەو ماوەیەدا وای دەزانی ئەوانی تر هانی دەدەن بۆ هاتنە دەرەوە لە چاڵەکە. ئازیزانم، هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکەش. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی ئەودی و پەنجەرەکە لاپەڕە 15. لە نەخۆشخانەیەک دوو پیاوی نەخۆش لە ژوورێکدا خەوێندرا بوون. یەکێک لە نەخۆشەکان ڕێگەی پێدرا بوو دوانیوەڕۆی هەموو ڕۆژێک کاتژمێرێک لە سەر قەرەوێڵەکەی دابنیشێت. قەرەوێڵەی ئەو لە پەنا تەنها پەنجەرەی ژوورەکە بوو، بەڵام نەخۆشەکەی تر ناچار بوو هیچ نەجوڵێت و هەمیشە پشت بە هاوژووریەکەی لە سەر قەرەوێڵەکەی بخەوێت. ئەوان کاتژمێرێک بەیەکەوە قسەیان دەکرد، سەبارەت بە هاوسەر و خێزان و سەربازی و پشوەکانیان بەیەکەوە وتوێژیان دەکرد. دوانیوەڕۆی هەموو ڕۆژێک ئەو نەخۆشەی کە قەرەوێڵەکەی نزیک پەنجەرەکە بوو دادەنیشت و هەموو ئەو شتانەی کە لە دەرەوەی پەنجەرەکە دەیبینی بۆ هاوژوورەکەی دەگێڕایەوە. نەخۆشەکەی تر لەم ماوەیەدا بە بیستنی بارودۆخ و حاڵ و هەوای دنیای دەرەوە ڕۆح و دەرونی خۆی ئاوەدان دەکردەوە. ئەم پەنجەرەیە بەرامبەر باخێک بوو کە دەریاچەیەکی قەشەنگی هەبوو. قاز و مراوی لە ناو دەریاچەکەدا مەلەیان دەکرد و مناڵەکان بە بەلەمە دەستکردەکانیان لە ناو ئاوەکەدا سەرگەرمی یاریکردن بوون. درەختە دێرینەکان جوانیەکی تایبەتیان بە دیمەنی دەرەوە بەخشی بوو. وێنەیەکی جوان لە شارەکە لە ئاسۆی دوورەدەستدا دەبینرا. هەروە کە پیاوی تەنیشت پەنجەرەکە ئەم وردەکاریانەی باز دەکرد، پیاوەکەی تر چاوەکانی خۆیدا دەخست و ئەم دیمەنانەی لە زەهنی خۆیدا وێنا دەکرد. ڕۆژ و هەفتە بە دوای یەکدا تێپەڕ دەبوو. بەیانیەک پەرستارێک کە بۆ خۆشتنی ئەوان ئاوی هێنا بوو لاشەی بێگیانی پیاوی پەنا پەنجەرەکەی بینی کە لە خەودا و لە ئارامیدا جەستەی خۆی بەجێ هێشتە بوو. پەرستارەکە زۆر خەمبار بوو. داوای لە کارمەندانی خەستەخانەکە کرد کە ئەو پیاوە لە ژوورەکە ببەنە دەرەوە. پیاوەکەی تر داوای کرد کە قەرەوێڵەکەی ببەنە تەنیشت پەنجەرەکە. پەرستارەکە ئەو کارەی بەڕازایەتەوە ئەنجامدا و دوای دڵنیابوون لە ئاسوودەیی پیاوەکە ژوورەکەی بەجێهێشت. ئەو پیاوە بە هێواشی و بەژانێکی زۆرەوە خۆی کشان دەلای پەنجەرەکە
تاکو یەکەم نیگای خۆی ببڕێتە دنیای دەرەوەی پەنجەرەکە. دوجار ئەو دەیتوانی ئەم دنیاە بە چاوی خۆی ببینێت، بەڵام بەسەر سوڕمانی تەواوەوە ئەو تەنها دیوارێکی بەدی کرد. پیاوەکە بانگێشتی پەرستارەکەی کرد و پرسی چ شتێک وای کردووە هاوژوورەکەی ئەو دیمەنە جوان و دڵڕفێنانە بۆ ئەو باس بکات. پەرستارەکە وەڵامی دایەوە. لەوانەیە ئەو ویستە بێتی ئومێد و دڵزیندویت پێ ببەخشێت، چونکە ئەو پیاوە نابینا بوو، تەنانەت نەیدەتوانی دیوارەکە ببینێت. سوپاس بۆ هاوڕێیەتیتان. هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکەش. لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی داهاتوو. عزیزانم، با بڕۆینە لای چیرۆکێکی تر بە ناونیشانی سنتێکم دۆزیەوە لە کێکی بەهەشتی داپیرە لە پەڕە 19. مرد مناڵێک لە کاتی هەنگاونان لەسەر شەقامێک پارەیەکی 1 سنتی دۆزیەوە. ئەو بە دۆزینەوەی ئەم پارەیە ئەویش بەبێ هیچ زەحمەتێک زۆر خۆشحاڵ بوو. ئەم ئەزمونە بوو بەهۆی ئەوەی کە ئەو ڕۆژانی دواییش بە چاوی کراوە چاوی ببڕێتە بەردەم خۆی بە شوێن گەنجدا. ئەو لە ماوەی ژیانیدا توانی 239 تاکە سنتی و 48 سکەی 5 سنتی و 69 سکەی 10 سنتی و 2 سکەی نیو دۆلاری و تاکە دۆلارێک بدۆزێتەوە، واتە کۆی 13 دۆلار و 26 سنتی دۆزیەوە. لە بەرامبەر بەدەستێنانی ئەم 13 دۆلار و 26 سنتە ئەو جوانیە دڵڕفێنەکەی 31,369 هەڵاتنی خۆر و درەخشانی 157 پەلکە زێڕینە و دیمەنی درەختەکانی ئەفرای لە سەرمای پاییزدا لە کیس چوو. ئەو هەرگیز جوڵەی هەورەسپیەکانی ئاسمانی لە حاڵێکدا لە وێنەیەک دەگۆڕانە سەر وێنەیەکی تر نەبینی. فرینی باڵندەکان، تیشکی خۆر و پێکەنینی هەزاران ڕێبوار هەرگیز نەبوونە بەشێک لە بیرەوەریەکانی ئەو. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. هاوڕێم بن بۆ چیرۆکی دواتر. هاوڕێیانی عزیزی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی بابەتی سەرەکی فەرامۆش مەکە لە پەڕە 21. ژنێک تووتیەکی کڕی، بەڵام ڕۆژی دوایی گەڕاندیەوە دوکانەکە. بە خاوەن دوکانەکەی گوت ئەم باڵندەیە قسە ناکات. دوکاندارەکە وتی ئایا لە قەفەسەکەیدا ئاوێنت بۆ داناوە؟ تووتیەکان عاشقی ئاوێنن، ئەوان وێنەی خۆیان لە ئاوێنەکەدا دەبینن و دەست بە قسەکردن دەکەن. ئەو ژنە ئاوێنەیەکی کڕی و ڕۆیشت. ڕۆژی دوایی دووبارەوە ئافرەتە گەڕایەوە. تووتیەکە هێشتا قسەی نەدەکرد. دوکاندارەکە لی پرسی پەیژە چییە؟ ئایا لە قەفەسەکەیدا پەیژەی تێدایە؟ تووتیەکان عاشقی پەیژەن. ئەو ژنە پەیژەیەکی کڕی و ڕۆیشت. بەڵام ڕۆژی دوایی دووبارە خانمەکە هاتەوە. خاوەن دوکانەکە گوتی ئایا تووتیەکەی ئێوە لە قەفەسەکەیدا جۆلانەی هەیە؟ نا، کەوابێ کێشەکە لێرەدایە. هەر کە دەستی کرد بە جۆلانەکردن قسەکردنی دەبێتە هۆی سەرسوڕمانی خەڵکی. ئەو ئافرەتە بە بێمەیلی جۆلانەیەکی بۆ کڕی و ڕۆیشتەوە. کاتێک ئەو ژنە ڕۆژی دوایی هاتە ناو دوکانەکەوە، ڕوخساری تەواو گۆڕا بوو. ئەو وتی تووتیەکە مرد. خاوەن دوکانەکە حەپەسە و پرسی ئایا ئەو تەنانەت وشەیەکیشی نەدرکان؟ زۆر بەداخەوم. ژنەکە وەڵامی دایە با، دروست پێش مردنی
بە دەنگێکی لاواز پرسیاری لە من کرد ئایا لەو دوکانە خواردنێکی تووتیان نەدەفرۆشت؟ ئازیزانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکەش. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. هاوڕێیانی عەزیزی من لاگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی چۆن بوومە شێت لاپەڕە 23. ئەمە چیرۆکی منە بۆ هەر کەسێک کە دەیەوێت بزانێت چۆن شێت بووم. لە ڕۆژانی زۆر دوور و پێش ئەوەی زۆربەی خواکان لەدایک بن لە خەوێکی قوڵ هەستام و زانیم کە گشت دەمامکەکانم دزراون. ئەو حەوت دەمامکەی کە خۆم چنی بوو من و لە حەوت دەورانی ژیان لە سەر زەوی بە ڕوخسارمەوە نابوون. لەبەرەوە بەبێ هیچ جۆرە دەمامکێک لە شەقامە قەرەباڵغەکاندا دەستم بەڕاکردن کرد و هاوارم کرد هەی دزە بێ شەرمەکان. پیاوان و ژنان پێم پێکەنین و هەندێکیشیان لە ترسان ڕویان کردە ماڵەکانیان. کاتێک گەیشتمە گۆڕەپانی شارەکە لە ناکاو لاوێک کە لە سەربانی یەکێک لە ماڵەکان وەسا بوو هاواری کرد. ئەی خەڵکینە، ئەو پیاوە شێتە. سەری خۆم بەرز کردەوە تا ئەو لاوە ببینم، بەڵام خۆر بۆ یەکەم جار ماچی لە ڕوخساری ڕوتم کرد و گیانم لە سۆزی خۆر داگیرسا و ئیتر نازانم کە چیتر پێویستم بە دەمامک نییە. وەک لە دۆخی سەرمەستی دابم، هاوارم کردووتم پیرۆز بێت لەو دزانەی کە دەمامکەکانیان دزیم. ئاوا بوو کە بوومە شێت، بەڵام ئازادی و ڕزگاریم لەم شێتیەدا بەیەکەوە دۆزیەوە. ئازادی لە تەنیاییدا و ڕزگاری لەوەی کە خەڵکی لە زاتی من تێبگەن، چونکە ئەوانەی کە لە زاتی من بە ئاگابن هەوڵ دەدەن کۆتوبەندم بکەن، بەڵام نابێت بە ڕزگاری خۆم زۆر شانازی بکەم، چونکە دزگەر بێوێت لە چنگ دزانی تر لە ئەماندا بێت دەبێت لە زینداندا کات بەسەر بەرێت. ئازیزانم، سپاس کە تا ئێستا هاوڕێتی منتان کرد. هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر. ئازیزانی من، سڵاوتان لەبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی ئەی دۆستی من لاپەڕە 25. ئەی دۆستی من، ئەو شتەنیم کە بۆ تۆ دەردەکەوم. ڕواڵەتم شتێک نییە جگە لە جلوبەرگێک کە بە جوانی لە خوری دوراوە و نەخشاوە تا من لە دەستێوەردانە بێجێیەکانی تۆ بپارێزێت و تۆش لە کەم تەرخەمی من بپارێزێت. بەڵام ئەو زاتە گەورە و شاراوەی کە پێی دەڵێم من ڕازێکی نەناسراوە کە لە قوڵایەکانی دەروونمدا جێگەی هەیە و کەسێک جگە لە من پێی پێنابات و لەوێدا بۆ هەمیشە نەناسرا و شاراوە دەمێنێتەوە. دۆستی من، نامەوێت باوەڕ بە گشت وتە و کردارەکانم بکەیت، چونکە وتەکانی من شتێک نییە جگە لە دەنگدانەوەی ئەندێشە و بیرکردنەوەکانی تۆ و کرداری من سێبەری ئارەزوەکانی تۆیە. دۆستی من، ئەگەر بڵێیت بە بەرەو خۆر هەڵات لە ڕەوتدایە بێوچان وەڵامت دەدەمەوە بەڵێ بەرەو ڕۆژ هەڵات دەچێت، چونکە نامەوێت گومان بکەی ئەندێشەی من کە بە سوار شەپۆلەکانی دەریاوەیە ناتوانێت لە تەکبا بکەوێتە ڕەوت و فڕینەوە، لە حاڵێکدا کە با تانوپەی بیرچوونی کۆنی تۆی لە یەک هەڵوەشاند و چیتر ناتوانی دەرک بە بیر و بۆچوونی قۆڵی من بکەی لە دەریاکاندا ڕەوانە. منیش نامەوێت تۆ پێی پێ ببەی،
چونکە پێم خۆشە گەشتی من لە دەریاکاندا بە تەنیایی بێت. دۆستی من، کاتێک تۆ بەرەو ئاسمان بەرز دەبیتەوە، من بەرەو دۆزەخی خۆم قاڵ دەبمەوە و لەگەڵ ئایندەدا ڕووبارێکی بێبوار لە نێوانماندا دێتەکایەوە، بەڵام بەرەو یەکتر هاوار دەکەین و بە دۆست بانگهێشتی یەکتر دەکەین. من نامەوێت تۆ دۆزەخی من ببینی، چونکە بڵێسەکانی دیدەکانت دەسووتێنێت و دووکەڵەکەی ئازاری لوتت دەدات. من نامەوێت تۆ دۆزەخی من ببینی و باشترە من لە دۆزەخی خۆمدا بەتەنیا بم. دۆستی من، تۆ دەڵێیت ڕاستی و پاکداوێنی و جوانیت زۆر خۆش دەوێت و منیش لەبەر تۆ دەڵێم شتێکی مەزنە مرۆڤ شتانێکی وەهای خۆش بوێت لە حاڵێکدا لە دڵدا بە تۆ پێدەکەنم و خەندەی خۆم دەشارمەوە، چونکە دەمەوێت بەتەنیا پێ بکەنم. دۆستی من، تۆ نەتەنیا پیاوێکی بەڕێز و هۆشیار و بێتاوانی، بەڵکو وەک پیاوێکی تەواو ئەژمار دەکری. بەڵام من تەنیا دێوانەیەکم کە لە جیهانی سیر و سەمەرەی تۆ بەدوورم. من دێوانەی خۆم لە تۆ دەشارمەوە، چونکە دەمەوێت لە جیهانی شێتیدا بەتەنیا گوزەر بکەم. ئەی ئاقڵ و ئەی هۆشیار، تۆ هاوڕێی منیت. چۆن دەتوانم تۆ ڕازی بکەم تا دەرک بە وتەکانم بکەی؟ ڕێگەی من ڕێگای تۆ نییە، بەڵام لەگەڵ یەکدی و بەیەکەوە هەنگاو دەنین. ئازیزانی من، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی زۆرجار. خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی نێوان خەو و بێداری لاپەڕە 25. لەو شارەی لێی لەدایک بووم، ژن و کچێک هەبوون کە خوی ئەوەیان هەبوو لە خەودا بڕن. لە یەکێک لە شەوەکانی هاوینی جوان و ئارام، دایک و کچەکەی وەک خوی هەمیشەیی خۆیان پێخەفی خۆیان بەجێ هێشت و ڕۆیشتن و لە باخچەی تەماوی ماڵەکەیان بەیەک گەیشتن. دایکەکە بە کچەکەی وت: لە ناوچێت ئەو دوژمنە بەدڕەوشتەی من، گەنجێتی منت بە فیڕۆدا تاکو ژیانی خۆت لەسەر وێرانەکانی ژیانی من بنیاد بنیت، بریا بمتوانی باە بتکوژم و لە ناوت بەرم. کچەکە وەڵامی دایەوە وتی: ئەی ژنی نەفرین لێکرا و هیچ چوپ و چولت بەرز، ئەی ئەوەی بوویتە ڕێگر لە بەردەم ئازادی من، ئەی کەسێک کە دەیەوێت ژیانی من بکاتە ئاوێنەی ژیانە ڕزیوەکەی خۆی، ئایا شایانی مردن نیت؟ لەو بینەدا بوو کە کەڵەشێرەکە خوێندی و هەردووکیان لە حاڵێکدا کە لە باخچەکەدا دەڕۆیشتن لە خەو هەستان. دایکەکە بە میهرەبانی وتی: ئەوە تۆی کۆترەکەی من؟ کچەکەی بە دەنگێکی شیرین وەڵامی دایەوە: بەڵێ منم، دایکی میهرەبان. ئازیزانم، هاتما کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. یەکێکی تر لە چیرۆکەکانی کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی سەگی دانا لاپەڕە 30. ڕۆژێک سەگێکی دانا بەلای کۆمەڵێک پشیلەدا تێپەڕی، بەڵام کاتێک لێیان نزیک بووەوە تێگەیشت کە هیچ سەرنجێکی پێنادەن، لەبەرەوە سەری لە کاریان سوڕما و وەستا. لەم ناوەدا پشیلەیەکی بەهێز کە هەیبەت و گەورەی بە ڕوخساریەوە دیار بوو لە هاوڕێکانی ڕوانی وتی: برایانی بڕوادار، بەردەوام بپارێنەوە، چونکە ئەگەر پارانەوەکانتان بەگڕوتینەوە دووبارە بکەنەوە داواکەتان بەجێ دێت و لە ئاسمانەوە مشک دەبارێت. سەگی دانا بە بیستنی ئەم پەندە لە دڵی خۆیدا پێکەنی و لە حاڵێکدا کە لەیان دوور دەکەوتەوە بە خۆی وت: بە پێی تێگەیشتنی من لە کتێبەکان لەو پشیلانە گەمژەتر بوونی نییە، مەگەر لە کتێبەکاندا نەیان خوێندوێتەوە
کە ئەو شتەی بە نزا و پاڕانەوە لە ئاسمان دێتە خوارەوە ئێسقانە نەک مشک. ئازیزانم هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکەش. لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر. چیرۆکێکی تر لە کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی بەرزەفەڕ لاپەڕە 33. سێ پیاوچوونە ناو مەیخانەیەکەوە. یەکەمیان خەیات و دووەمیان دارتاش و سێمیان گۆڕ هەڵکەن بوو. خەیاتەکە بە دوو دۆستەکەی وت ئەمڕۆ کفنێکی بێهاوتە لە جنسی کەتانم بە 2 دینار فرۆشت، کەواتە با باشترین خواردنەوە بخۆینەوە. دارتاشەکە وتی ئەمڕۆ گرانترین تابوتی خۆمم فرۆشت، کەوابێ با باشترین گۆشت لەگەڵ خواردنەوەکان بخۆین. گۆڕ هەڵکەنەکە وتی هاوڕێیان من ئەمڕۆ تەنیا یەک گۆڕم هەڵکەن، بەڵام هەقدەستێکی دووقاتم وەرگرت، کەوابێ با کەمێک هەنگوێنیش داوا بکەین. خاوەن مەیخانەکە لەو شەوەدا زۆر شادمان ببوو، چونکە ئەو سێ کەسە بۆ چەندین جار داوای خواردنەوە و گۆشت و هەنگوینیان کرد و دواتر بە خۆشحاڵیەوە دەستیان بە سەماکردن کرد. خاوەن مەیخانە بە ڕازیبوونەوە پێکەنینێکی ڕاستی هاوسەرەکەی کرد. سێ پیاوەکە تا درەنگانێک لە مەیخانەکەمانەوە و دواتر کە بە تێری لە شوێنی خۆیان هەستان و بە یارمەتی خاوەن مەیخانەکە لە دەرگای مەیخانەکە چوونە دەرەوە، ژنەکە بە هاوسەرەکەی وت خۆزگە چارەنووس هەر ئاوا بێت کە هەموو ڕۆژێک میوانی ئاوا بەخشندەمان هەبێت، تاکو بتوانین مناڵە تاقانەکەمان لە کارکردن لەم مەیخانە پیسە بێنیاز بکەین و تێبکۆشین تا لە ئایندەدا ببێتە قەشە. ئازیزانم هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. هاوڕێیانی من لەگەڵم بن با پێکەوە بچینە لای چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە لاپەڕە 35 بە ناونیشانی حەوت زات. لە خامۆشی شەوێکی تاریکدا کاتێک کە خەو هات زاڵ بێت بەسەر مندا، حەوت زاتەکەی من هەستان بۆ گفتوگۆکردن. یەکەم زادوتی ساڵانێکی زۆرە لە دەرونی ئەم پیاوە دێوانەدا بەسەر دەبەم و لەم ماوەیەدا کارێکم جگە لە زیندووکردنەوەی دەرد و پەژارەکانی نەکردووە. ئێستا لەم کارە بێزار بووم و دەمەوێت لە دژی ئەو شۆڕش هەڵگیرسێنم. دووەم زادوتی خوشکم تۆ لە من خۆش بەختتری، چونکە وا بۆ من دانراوە تا بەردەوام ببمە هاوبەشی شادی ئەم دێوانەیە و بۆ بزەکانی پێ بکەنم و لە کاتی شادومانیدا گۆرانی بڵێم و بۆ بیرکردنەوە زیرەکەکانی سەما و هەڵپەڕکێ بکەم، کەوا بوو ئەگەر هەڵچوون و شۆڕشێک هەبێت کەس لە من شیاوتر نییە. سێم زادوتی وەی لە ئێوە هاوڕێیان من لە هەردووکتان شیاوترم، چونکە وا بۆ من دانراوە تا بەردەوام نەخۆش بکەوم و لە ئاگری حەز و دڵداریدا بسووتێم، کەوا بوو لەبەر چوونە ژێرباری ئەو هەموو دەرد و ڕەنجە چ کەسێک لە من شیاوترە. چوارەمین زادوتی هاوڕێیان من لە ئێوە داماوتر و بەدبەختترم، چونکە بۆ من وا دانراوە هەمیشە ئاگری ڕق و تووڕەیی و فێڵ و تەڵەکە لە دڵی ئەم شێتەدا گیرسێنم. منە و زاتەم کە لە ئەشکەوتە تاریکەکانی دۆزەخدا لەدایک بووە، کەوا بوو چ کەسێک لە من شیاوترە تا بەدژ ئەم کەسە شۆڕش بکات. پێنجەمین زادوتی خوشکانی من خۆزگە دەخوازم بۆ ئەرکەکانی ئێوە، چونکە بۆ من وا دانراوە تاکو ئاوات و خەوە ناکۆتاکانی ئەم پیاوە شێتە بە زیندویی بهێڵمەوە و برسێتی و تینوێتی نائارامی ئەو کەسە بوروژێنم. من لەسەرما
کە بەبێت شەشنی تامی حەوانەوە بەردەوام لە گەڕان بە شوێن دۆزراوەکاندا بم کە هێشتا بەدی نهاتوون. کەوا بوو ئەوە منم کە لە پێش ئێوەدا شیاوی شۆڕشکردنم لە دژی ئەم پیاوە. شەشەمین زاد وتی خوشکانی من، ئێوە چەندە خۆشبەختن و من چەندە خەمبار و بەدبەختم، چونکە منە و زاتە سووک و هیچەم کە بەدەستی سنگ فراوان و چاوی بێدار ڕۆژگار دەنەخشێنم و وێنەی جوان و هەتایی دەبەخشمە یەکەکانی ناهەمیشەیی و ناجوان. زاتی گۆشەگیر و ئارامی وەکو من شایەنی تووڕەیی و شۆڕشکردنە. دوجار حەوتەمین زادوتی داد لە ئێوە، چاوەکانی ئەم پیاوە چەندە سەیر و سەمەرەیە، بریا بمتوانی بایە وەکو ئێوە بم تا کارێکی دیاری بۆ ئەنجام بدەم. بەڵام چی بکەم کە منە و زاتە بێ ئیشەم کە جگە لە خامۆشی ئەرکێکم لەسەر شان نییە، لە حاڵێکدا کە هەر کامێک لە ئێوە خەریکی بەدیهێنانی ژیانێکی دووبارەن بەو هەموو دیمەنە جۆرە و جۆرانەی کە هەیەی. خوشکانی من، سوێنتان دەدەم بە پەروەردگار، بە من بڵێن کامێک لە ئێمە شیاوی ڕاپەڕینە، من یاخود ئێوە. کاتێک حەوتەمین زاد کۆتایی بە قسەکانی هێنا، شەش زاتەکەی تر بە دڵسۆزیەوە تێرامان، بەڵام هیچ وەڵامێکیان نەدایەوە و لە بێدەنگی شەودا لە حاڵێکدا کە لە دڵەوە هەستیان بە شادومانی دەکرد خەویان لێکرد. بەڵام حەوتەمین زاد هەروە لە بێداری دامایەوە و چاوی بڕیە ئەو هیچەی لە پشت هەموو شتەکانەوە. ئازیزانم، هاتما کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکەش، لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر. عزیزانم، لەگەڵم بن داچمە لای چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی چێژی نوێ لاپەڕا 39. دوێنێ شەو چێژێکی نوێم دۆزیەوە و چونکە بۆ یەکەم جار بوو لەی بەهرەمەند دەبووم، فریشتە و شەیتانێکم بۆ دەرکەوتن و لە لای دەرگاکە وەستان و گفتوگۆیەکی دژ بە یەکیان دەست پێ. فریشتەکە بە دەنگی بەرز هاواری کرد و گوتی ئەم کارە گوناهێکی کوشندەیە. شەیتان بە دەنگێکی بەرزتر ناکۆکی پیشاندا و گوتی هەرگیز، سوێن بێ بەگیانی خۆم، ئەمە کارێکی پیرۆزە. ئازیزانم، ئەم چیرۆکەش کۆتایی هات، لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر. هاوڕێیانی عزیزم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە لە پەڕە 41 بە ناونیشانی زمانی ئەو جیهانەی ترم. 3 ڕۆژ دوای لەدایک بوونم لە حاڵێکدا کە لە بێشکەیەکی ئاوریشمیدا ڕاکشا بووم و بە سەر سوڕمانەوە دەمڕوانیە دنیای تازەی دەوروبەرم و دەست و قاچم دەجوڵان، دایکم لە دایانی پرسی ئەمڕۆ بارودۆخی مناڵەکەم چۆنە؟ دایانەکەم وەڵامی دایەوە وتی ئەو باشە خاتون، 3 جار شیرم پێداوە و تاکو ئێستا مناڵێکم بە هێندەی ئەو بە شادومانی نەبینیوە. کاتێک ئەو قسەیەم بیست زیاتر تووڕە بووم و هاوارم کرد و وتم دایکە، باوەڕ بە قسەی ئەو مەکە، چونکە ڕاخەرەکەم ناخۆشە و تامی ئەو شیرەی خواردم زۆر تاڵ بوو، بۆنی سنگی زۆر بێزاری کردم. بەڵام دایکم و دایە لە قسەی من تێنەگەیشتن، چونکە من بە زمانی ئەو جیهانەی لێی هاتە بۆم قسەم دەکرد. لە 21مین ڕۆژی لەدایک بوونم، ئەو ڕۆژەی کە دەیانویست شوشتنی تەعمیدم بکەن، قەشەکە بە دایک میوت خاتون، پیرۆزباییت لێ دەکەم، مناڵەکەی تۆ بە مەسیحی لەدایک بووە. بەسەر سوڕمانەوە بە قەشەکەم وت ئەگەر ڕاست بڵێیت کەوا بوو دایکی تۆ لە ئاسمانەوە لەبەر تۆ زۆر بەدبەخت و خەمناکە، چونکە تۆ بە مەسیحی لەدایک نەبووی. قەشەکەش لە زمانی من تێنەگەیشت. 7 مانگ تێپەڕی، فاڵچیەک لە ڕوخسار میڕوانی و بەدایک میوت کوڕەکەی تۆ لە ئایندەدا
دەبێتە ڕێبەرێکی گەورە و خەڵکی فەرمانەکانی بەجێدێنن. بە دەنگێکی بەرز هاوارم کرد. ئەم پێشگۆییە درۆیەکی تەواوە، چونکە من لە خود ئاگاییدام و دەزانم کە لە داهاتوودا دەبمە موسیقیدان، بەڵام ئەم جارەش کەس لە زمانی من تێنەگەیشت و لەبەرەوەش زۆرم پێسەیر بوو. لەو کاتەوە 33 ساڵ تێپەڕیوە و لەم ماوەیەدا دایک و دایە و قەشەکە لەم دنیاە نەماون، بەڵام فاڵچیەکە هێشتا هەر زیندووە و بەردەوامە لەسەر کارەکەی خۆی. دوێنێ ئەوم لە پەنا پەرزگەکە بینی و دوای ئەحواڵ پرسی بە منیوت دەمزانی کە تۆ دەبیتە مۆسیقیدانێکی گەورە. من ئایندەی تۆم لە زەمەنی مناڵیتەوە بەدایکدوتە بوو. باوەڕم بە وتەی فاڵچیەکە کرد، چونکە منیش ئیتر زمانی ئەو جیهانەی لێەوە هاتەبووم فەرامۆشم کردەوە. خۆشەویستانم، من ئێوە فەرامۆش ناکەم. لەگەڵم بن با بچینە لای چیرۆکەکانی دوات. سڵاو عزیزانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی شاری پیرۆز لاپەڕە 45. لە دەورانی لاوێتیم بیستم شارێک هەیە کە خەڵکەکەی بە پێی کتێب ژیان بەسەر دەبن. لەبەرەوە بە خۆمم وت هەوڵ دەدەم خۆم بگەێنمە ئەم شارە تاکو بەهرەمەند بم لە بەرەکەتی ئاسمانی ئەو شوێنە. ئەو شارە دوور بوو، لەبەرەوە توێشوویەکی تەواوم فەراهەم کرد و دوای 40 ڕۆژ گەیشتمەوە شوێنە و لە 41مین ڕۆژدا چوومە ناو شارەکە. بەڵام گشت خەڵکی ئەو شارەم بە یەکدەست و یەکچاو بینی. لەم بارەیەوە سرم سوڕما و بە خۆمم وت ئایا هەر کەسێک بیەوێت لەم شارەدا ژیان بەسەر بەرێت دەبێت یەک چاو و یەک دەستی هەبێت؟ دواتر تێبینیم کرد خەڵکانی ئەو شارە زیاتر لە من سەریان سوڕماوە بەوەی کە من 2 دەست و 2 چاوم هەیە. لە حاڵێکدا کە لەگەڵ یەکتر و توێژیان دەکرد لێم پرسین ئایا ئێرە ئەو شارە نییە کە خەڵکەکەی بەپێی ئامۆژگاریەکانی کتێب ژیان بەسەر دەبن؟ وتیان بەڵێ، ئێرە ئەو شوێنەیە. لێم پرسین چی بەسەر ئێوە هاتووە؟ چاو دەستی ڕاستان چی لێ هاتووە؟ خەڵکی نەزانی منیان بە میهرەبانی وەڵامدایەوە وتیان لەگەڵ ئێمە وەرە تا بزانە. دواتر منیان بردە پەرزگەیەک کە لە چقی شارەکەدا بوونی هەبوو. کاتێک چوومە ناو پەرزگایەکە کۆمەڵێکی زۆر دەست و چاوی وشک کراوەم بینی. بەسەر سوڕمانی زۆرەوە وتم سوێنتان دەدەم بە پەروەردگار، ئەوە چه جەلادێکی خوێنمژە کە دەست درێژی کردۆتە سەرتان و فەرمانی دەست بڕین و چاو دەرهێنانی بۆ دەرکردوون؟ گشتیان بە بیستنی ئەم قسەیە حەپەسان و بۆ نەزانی من داخ و حەسرەتیان خوارد. ئەو کات یەکێک لەوان کە کەسێکی پیر و بەتەمەن بوو لێم نزیک بوویەوە وتی کوڕم، خۆمان وەها کارێکمان ئەنجام داوە، چونکە خواوەند ئێمەی بەسەر سوڵتانی شەڕ کە لە دەرۆنی ئێمەدا بوو زاڵ کردووە. ئەو کات منی بەرەو قوربانیگایەکی گەورە ڕێنوێنی کرد و لەوێ بە پەنجاوی شارەی کردە سەر بەردەنووسراوێک کە لە سەروی قوربانیگایەکە بوو. داوای لێ کردم کە بیخوێنمەوە. منیش بە دەنگێکی بەرز خوێندمەوە ئەگەر چاوی ڕاستی تۆ وای کرد گوناه بکەی لە ڕیشە دەری بێنە و فڕی بدە، چونکە بۆ تۆ باشترە کە یەکێک لە ئەندامەکانی جەستەد لە ناوبەری بۆەوەی هەموو جەستەد لە دۆزەخدا نەسووتێت. واگەر دەستی ڕاستی تۆ وای کرد کە گوناه بکەی بیبڕەوە، چونکە بۆ تۆ باشترە کە یەکێک لە ئەندامەکانی جەستەد لە ناوبەری بۆەوەی هەموو جەستەد لە دۆزەخدا نەسووتێت. کاتێک لە مەبەستیان گەیشتم ڕوم تێکردن و هاوارم لێکردن. ئایا هیچ پیاوێک و ژنێک لەناو ئێوەدا نییە کە 2 دەست و 2 چاوی ساغی هەبێت؟ وەڵامیان دایەوە نا، لە نێوان ئێمەدا وەها کەسێک بۆنی نییە جگە لە ساواکان کە هێشتا گەشەیان نەکردووە و ناتوانن کتێبەکە بخوێننەوە و ئامۆژگاریەکانی جێبەجێ بکەن. کاتێک لە پەرزگەکە هاتینە دەرەوە بە خێرایی لەو شارە دوور کەوتمەوە، چونکە من گەورە ببووم و دەمتوانی ئەو کتێبە بخوێن. ئازیزانم، تا چاوی ئێمەیان دەرنەهێنەوە و دەستی ڕاستمانیان نەبڕیوەتەوە با لەم چیرۆکە بچینە دەر و
لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی داهۆڵ لاپەڕە 49. پرسیارم لە داهۆڵێک کرد ئایا تەنیایی لەم کێڵگەدا بێزارت ناکات؟ وەڵامی دامەوە گوتی ترساندنی شتانی تر بۆ من چێژێکی هەمیشەیی هەیە کەوا بوو من لە ئیشی خۆم ڕازیم و هەرگیز لێی بێزار نابم. تۆزێ بیرم کردەوە و دواتر وتم ڕاستت گوت، منیش ئەزمموی وەها چێژێکم کردووە. وتی تۆ هەڵەی چونکە کەس ناتوانێت ئەم چێژە ببینێت مەگەر ئەوەی کە دەرونی وەکو من بەکا پڕکرابێتەوە. دواتر بەجێم هێشت لە حاڵێکدا نەمدەزانی بە باش باسم دەکات یان بەخراپ. ساڵێک دواتر داهۆڵەکە بوو بەزانا و فەیلسوف و کاتێک لە پەناییدا تێپەڕیم دوو قەلە ڕەشم بینی کە لە ژێر کڵاوەکەیدا خەریکی دروستکردنی هێلانە بوون. ئازیزانم با ئەوان هێلانەکەیان دروست بکەن. ئێوە لەگەڵ من بن بۆ چیرۆکەکانی دواتر. عزیزانم لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە لاپەڕە 51 بە ناونیشانی لە ناومێدی مندا سەرکەوتن بوونی هەیە. ئەی شکست و ئەی ناومێدیەکانی من، ئەی تەنیایی و ئەی گۆشەگیریەکانی من، ئێوە بۆ من لە هەزار سەرکەوتن ئازیزترن و لە دڵی مندا شیرینترن لە شانازیەکانی هەموو شارەکان. ئەی شکست و ئەی ناومێدیەکانی من، ئەی زانایی من سەبارەت بە خۆم و ئەی دۆزەرەوەی بچووکی من بەهۆی ئێوە وەزانیم کە هێشتا لاوێکی خەتاکارم و چیتر تاجی گوڵەسیس و ناهەمیشەییەک بۆ من فریو نادات. من بەهۆی ئێوەوە گەیشتمە تەنهایی و گۆشەگیری و تامی هەڵاتن و سووکی و بچووکی مزانی. ئەی شکست و ئەی ناومێدیەکانی من، ئەی شم شێری تیژ و درەخشانی من، لە چاوی ئێوەدا ئەوەم خوێندوتەوە کە هەر کات مرۆڤ لەسەر تەختی دەسەڵاتدا بنیشێت دەبێتە کۆیلە و هەر کات خەڵکی لە دەرونی بە ئاگا بێت کتێبی تەمەنی دادەخرێت و هەر کات بگاتە لوتکەی پێگەیشتن گەیشتۆتە فەنا. مرۆڤ وەکو میوەیە گوایە کە ئەگەر بگات دەکەوێتە سەرزەوی و لە ژێر پێدا پان دەبێتەوە. ئەی شکست و ئەی ناومێدیەکانی من، ئەی دۆستی بەرگ و خۆشەویستی من، تۆ تەنها کەسێکی کە سرود و فریاد و بێدەنگیەکانی من دەبیستی و جگە لە تۆ کەس لە تەگ مندا باس لە لێدانی باڵەکان و بانگی زەریاکان و دەنگی تەقینەوەی گەرکانەکان لە دڵی شەودا ناکات. تۆ تەنها کەسێکی کە لە شاخە بەرزەکانی دەرونی من دەچیتە سەرەوە. ئەی نەترسی و نەمری من، لە کاتی زریاندا لەگەڵ من پێدەکەنی و بۆ کەسانێک کە لە پێش من و تۆدا مەرگ دەیان باتەوە گۆڕ هەڵدەکەنین و بەویست و سەقامگیریەوە لە بەرامبەر ڕوخساری خۆردا دەوەستین بۆ ئەوەی شکۆدار و ترسناک دەرکەوێت. ئازیزانم ئەم چیرۆکەش کۆتایی هات. لەگەڵم بن بۆ چیرۆکەکانی دواتر.
گوێبیستەکانی خۆشەویستی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی بتانەوێت تا بدۆزنەوە لاپەڕە 55. لە ڕابردوویەکی زۆر دوور پیاوێک هەبوو کە ئەمبارێکی پڕ لە دەرزی هەبوو. ڕۆژێک دایکی نەسرانیەک چوو بۆ لای و وتی: ئەی پیاو چاک، جلی کوڕەکەم دراوە و من دەمەوێت پێش ئەوەی بچێتە پەرزگا بۆی بدورمەوە. ئایا دەرزیەکەم بە قەرز دەدەیتێ؟ پیاوەکە دەرزی پێنەدا، بەڵام پندێکی پێدا تا بۆ کوڕەکەی بەرێت پێشەوەی بچێتە پەرزگا. ئامۆژگاریەکە بەم شێوەیە بوو: بتانەوێت تا بدۆزنەوە. ئازیزانم، ئەو پەندا بۆ ئێمەش باشە، کەواتە لەگەڵم بن با لەگەڵ ئەم هەموو باشێدا بچینە لای چیرۆکەکانی دواتر. ئازیزانم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی لە خاج دراو لاپەڕە 57. هاوارم کردو بە خەڵکی مد دەمەوێت من لە خاج بدەن. وتیان: بۆچی دەتەوێت خوێنت بکەوێتە ئاستۆی ئێمە؟ وتم: چۆن دەتوانن شانازی بە خۆتان بکەن لە حاڵێکدا شێتەکان لە خاج نادەن؟ کەوا بوو وتەی منیان پەسەند کرد، لە خاچیان دام و ئەم کارە منی ئارام کردەوە. بەڵام کاتێک لە نێوان زەوی و ئاسماندا هەڵواسرا بووم، سەری خۆیان بە شانازیەوە بەرز کردەوە و لە منیان ڕوانی، چونکە لەوە پێشتر سەری خۆیان بەرز نەکردبەوە. وە کاتێک لە دەوروبەری خاچەکەدا کۆ ببوونەوە، یەکێک لەوان هاواری کرد و پرسیاری لێکردم: دەتەوێت نەفرەت لە چه گوناهێک بکەی؟ یەکێکی تر وتی: سوێندت دەدەین بە خواوەند، بە ئێمە بڵێ بۆچی خۆت قوربانی کردووە. سێمیان وتی: ئەی نەزان، وا دەزانی کە بە بەخشینی نرخێکی هیچ و کەم دەگەیتە شانازیەکی جیهانی؟ دواتر چوارەم کەس وتی: بڕوانن چۆن لە نەزانی خۆیەوە پێدەکەنێت. ئایا کەس هەیە سەرەڕای دەرد و پەژارەیەکی وەها پێ بکەنێت؟ بەوانم گوت: پێکەنینی منتان لەبیر بێت و هیچی تر. من نەفرەت لە گوناهێک ناکەم و خۆم قوربانی ناکەم و شانازیەکم ناوێت و شتێکم نییە کە بیبەخشم. من تینوو بووم و داوام لە ئێوە کرد تا لە خوێنی خۆم تێراوم بکەن. ئایا تینوێتی دێوانە جگە لە خوێنی خۆی بەشتی تر تێردەبێت؟ بنلاڵ بووم، بەڵام لە جیاتی زمان داوای زامم لێکردن. لە تاریکی ڕۆژ و شەوەکانتان زیندانی بووم، لەبەرەوە لێتان پاڕامەوە تا من بەرەو ڕۆژ و شەوانێک بەرن کە لە ڕۆژەکانی ئێوە باشتر و لە شەوەکانی ئێوە خۆشترە و ئێستاش بەرەو شوێنێک دەچم کە لە خاجدراوی زۆر لە پێش من چوونەتەوە شوێنە. هەرگیز وا مەزانن کە ئێمە بە لە خاجدران ماندوو دەبین، چونکە چارەنووس وای داناوە تا چەند جار و تەنانەت بەدەستی زۆرداری لە ئێوە خراپتر و بەهێزتر لە خاج بدرین، تا بەردەوام لە نێوان زەوی مادی و ئاسمانی معنەویدا هەڵبواسرین. ئازیزانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم چیرۆکە. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. خۆشەویستانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی دادگەری لاپەڕە 61. لە یەکێک لە شەوەکاندا ئاهەنگێک لە کۆشکی پادشاییدا بەرپا بوو. لە ناکاو پیاوێکی داوانەکرا و لەگەڵ بانگێشکراوەکان هاتە ناو کۆشکەکەەوە و لە بەرامبەر شازادەدا سەری ڕێزی دانەوەن. گشتیان حەپەسا بوون، چونکە یەکێک لە چاوەکانی هات بۆ دەرەوە و خوێنی لە دەرشە. شازادە لی پرسی: چ ڕووداوێک بەسەر تۆ داهاتووە؟ پیاوەکە وەڵامی دایەوە وتی: ئەی شازادە، من دزنیم و تاریکی شەوم بە دەرفەت زانی چوومە ناو یەکێک لە سەرڕافیەکانەوە، لە دیوارەکە چوومە سەرەوە،
بەڵام بەهەڵە لە پەنجەرەیەکی ترەوە چوومە ناو دوکانی درومان لەبەرەوە بە خێرایی بڕیارمدا تاکو ڕابکەم، بەڵام لەبەر تاریکایی زۆر دەرزی مەکینەکە بەرێکێک لە چاوەکانم کەوت و لە ڕیشەوە دەری کرد. ئێستا هاتووم بۆ لای جەنابتان تا دادوەری بکەن و مافی من لە بەرەک دروەکە بستێنن. شازادە فەرمانیدا بەرەک دروەکە بێنن و دەستبەجێ هێنایەن. دواتر فەرمانیدا چاوەکانی لە ڕیشە دەربێنن. بەرەک درووتی: شازادە، بەڕاستی کە فەرمانێکی دادوەرانەتان دەرکردووە، بەڵام من بۆ درومان پێویستم بە دوو چاوە تاکو بتوانم هەردوو لای جلو بەرگەکە بدورم. هاوسەیەکم هەیە کە پینەچیە و وەکو من دوو چاوی هەیە، بەڵام بۆ پینەچێتی تەنیا پێویستی بە یەک چاو هەیە. کەوابوو ئەگەر دەتانەوێت یاسانە خەنە ژێرپێتان دەتوانن ئەو بانگێشت بکەن و یەکێک لە چاوەکانی دەربێنن. ئەو کات شازادە فەرمانیدا پیاوی پینەچی بێنن و کاتێک هێنایان چاوێکیان دەرهێنا و بەم شێوەیەش دادگەری ئەنجامدرا. خۆشەویستانم، چیرۆکی دادگەریش کۆتایی هات. بە هیوام ئێمەش دادگەرێکی باش بین. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. عزیزانی من، با پێکەوە بچینە لای چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بەناونیشانی چاو لاپەڕە 63. ڕۆژێک چاو بە هاوڕێکانی تری گوت: لە پشت ئەم دۆڵ و شێوانەدا کێوێک دەبینم کە بە هەوردا پۆشراوە. بەڕاستی کێوێکی جوانە. گوێوتی: کوا لەکوێیە ئەو کێوەی تۆ باسی لێ دەکەی؟ من دەنگی نابیستم. دەستوتی: من بێسوودانە تێدەکۆشم هەستی پێ بکەم، بەڵام هیچ کێوێک نادۆزمەوە. لودوتی: من هەست بە بوونی ناکەم، چونکە ناتوانم بۆنی بکەم. کەوابوو بوونی ئەو ناممکینە. ئەو کات چاو لە شوێنێکی تر ڕاما و بۆ خۆی پێدەکەنی لە حاڵێکدا کە هەستەکانی تر سەبارەت بەوەها خەیاڵێک و توێژیان دەکرد و بەم ئەنجامە گەیشتن کە چاو تووشی سەر لێ شێواوی بووە. ئازیزانم، ئەم چیرۆکەش کۆتایی هات. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. خۆشەویستانی من، هاوڕێم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بەناونیشانی پادشای زانە لاپەڕە 65. لە یەکێک لە شارە دوورەکان پادشایەکی بەهێز و دانا و دەسەڵاتدار هەبوو. خەڵکی شارەکە نەک تەنها لێی نەدەترسان، بەڵکو خۆشیشیان دەویست. لە ناوەندی شارەکە چاڵاوێک هەبوو کە ئاوێکی پاکی هەبوو. هەموو خەڵکی شارەکە و تەنانەت پاشا و یارەکانیشی لەم چاڵاوە ئاویان دەخواردەوە، چونکە چاڵاوێکی تر لە شارەکەدا بوونی نەبوو. لە یەکێک لە شەوەکان لە کاتێکدا خەڵکی نوقمی خەو ببوون، جادوگەرێک هاتە ناو شارەکە و 7 دڵۆب لە ئاوێکی سەیری ڕەشتە ناو بیرەکەوە وتی: لە ئێستاوە هەرکەس ئاوی ئەم بیرە بخواتەوە شێت دەبێت. بەیانی ڕۆژی دوایی گشت خەڵکی شارەکە جگە لە پادشا و وەزیر لە ئاوی بیرەکەیان خواردەوە و تووشی وتەی ساحیرەکە بوون و شێت بوون. خەڵکی دەستە بەدەستە لە کۆڵانێکەوە بۆ کۆڵانێکی تر و لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی دیکە هەڵدەهاتن و دەیانگوت: شا و وەزیر شێت بوون و ئەوان ناتوانن چیتر وڵات بەڕێوە برن. وەرن با ئەوان لە تەختی دەسەڵات بهێنینە خوارەوە. باسەکە بەرگوی شاکەوت و لەبەرەوە فەرمانیدا ئەو جامە زێڕینەی کە لە باوە باپیرانی بۆی مابووە لە ئاوی چاڵاوەکە بۆی پڕ بکەن. بۆیان پڕ کرد و بۆیان هێنا. پادشا لە ئاوەکەی خواردەوە و کاتێک تێری خواردەوە دای بە وەزیر تاویش بخواتەوە. خەڵکی شارەکە بەم ڕووداوەیان زانی و دەستیان کرد بە شادی و خۆشحاڵی کردن، چونکە زانیان کە پاشا و وەزیر
عەقڵی خۆیان لەدەست نەداوە. خۆشەویستانی من، هەتا عەقڵمان لەدەست نایاوە باواز لەم چیرۆکە بێنین و هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. خۆشەویستانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی ئەستێرە ناس لاپەڕە 67. من و هاوڕێکەم پیاوێکی نابینامان بینی کە لە سێبەری پەرزگەکە بە تەنیایی دانیشتە بوو. هاوڕێکەم پێیوتم ئەمە زاناترین پیاوە لە هۆزی ئێمەدا. هاوڕێکەم بەجێ هێشت و لەو پیاوە نابینایە نزیک بوومەوە و سڵاوم لێ کرد و لە لای دانیشتم و سەرگەرمی قسەکردن بووین. ماوەیەک تێپەڕی و دواتر پرسیارم لێ کرد بەڕێز لە کێوە نابینا بووی؟ وەڵامی دامەوە وتی کوڕم لەو کاتەوە کە لەدایک بووم. وتم بە دوای چ زانستێکدا دەگەڕێی؟ وتی من ئەستێرە ناسم. ئەو کات دەستەکانی لەسەر سنگی خۆی داناوتی من ئەم خۆر و مانگ و ئەستێرانە چاودێری دەکەم. ئازیزانم، کەواتە ئەستێرە ناس ئێستا چاودێری ئێماکات. بۆیە لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. ئازیزانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بە ناونیشانی لەسەر قادرمەکانی پەرزگا لاپەڕە 69. دوێ شەو ژنێکم بینی کە لەسەر قادرمەکانی پەرزگا دانیشتووە و دوو پیاویش لە لای ڕاست و چەپی ئەو دانیشتون و لێی دەڕوانن. پێم سیر بوو کاتێک بینیم کە لایەکی ڕوخساری زەرد هەڵگەڕا بوو، لایەکەی تریشی سوور و جوان. ئازیزانم، چیرۆکی لەسەر قادرمەکانی پەرزگەش کۆتایی هات. لەگەڵم بن بۆ چیرۆکێکی تر. ئازیزانم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی هەنار لاپەڕە 71. جارێک لەناو هەنارێکدا ژیام. ڕۆژێک گوێم لە دەنگی دەنکە هەنارێک بوو کە دەیگوت لە ئایندە دەبمە درەختێکی بڵند کە با لە نێوان لقەکانمدا گۆرانی دەچڕێت و خۆریش سەما دەکات و منیش بە تێپەڕبوونی ئەم وەرزانە بەهێزتر و جوانتر دەبم. دانەیەکی تر گوتی تۆ چەند دەنەزانی ئەی هاوڕێ؟ زەمانێک کە من وەکو تۆ بچووک بووم وەها ئارەزویەکم لەسەردا بوو، بەڵام دوای ئەوەی کە توانیم هەموو شتێک بە ئەقڵ لێک بدەمەوە زانیم کە گشت ئاواتەکانم بێسوودن. سێهەم دەن کە هەنارگوتی بەڵام من پیری لە خۆماندا شک نابم کە هەڵگری وەها ئایندەیەکی مەزن بێت. چوارەمینیان گوتی ئەگەر داهاتووی ئێمە لە ئێستامان باشتر نەبێت ژیانێکی بێسوودمان دەبێت. پێنجەمین دەن کە هەنارگوتی بۆچی دەربارەی ئایندە دەمەقاڵە بکەین لە حاڵێکدا نازانین ئەمڕۆ چیمان بەسەر دێت. شەشەمین دەن کۆڵەگوتی ئێمە تا هەتایە لەم ژیانەی ئێستامان بەردەوام دەبین. حەوتەمینیان وتی من ئایندە بە ڕووناکی دەبینم بەڵام ناتوانم بە قسە باسی بکەم. ئەو کات دەنکە هەناری هەشتەم و نۆیەم و دێم و ئەوانی تریش کەوتنە قسە و لەبەر زۆری دەنگەکان نەمتوانی شتێک تێبگەم. کەوا بوو لە هەمان ڕۆژدا هەنارم بەجێهێشت و چوومە ناو بەهێوە و لەوێ دانیشتە جێبووم، شوێنێک کە دەنکی کەمی هەیە و
لە خامۆشی و دواکەوتندا بەسەر دەبن. ئازیزانم، ئەم چیرۆکەش کۆتایی هات. هاوڕێم بن بۆ چیرۆکی دواتر. هاوڕێیانی خۆشەویستم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بەناونیشانی دوو زانە لاپەڕا 73. لە شاری کۆنی ئەندێشەکاندا دوو دانە زانا ژیانیان بەسەر دەبرد کە زانستی یەکتریان بە هیچ نەدەزانی. یەکێکیان بێباوەڕ بوو، ئەوی تریان بڕوادار. جارێک ئەو دوو زانایە لە گۆڕەپانی شارەکە کۆبوونەوە تا لە بەرامبەر هەوادارانیان دەربارەی بوونی خواوەند باس و گفتوگۆ بکەن و دوای چەند کاتژمێرێک دەمەدەمکردن هەر کامێکیان ڕێگەی خۆی گرتە بەر و کۆبوونەوەکەیان بەجێهێشت. لە هەمان شەودا زانا بێباوەڕەکە بەرەو پەرزگە چوو، لە بەرامبەر قوربانگادا لەسەر ئەژنۆ دانیشت بۆ ئەنجامدانی هەڵە کۆنەکانی لە بەرامبەر خوادا داوای بەخشینی کرد و بوو بە باوەڕدار. لە هەمان کاتژمێردا زانای خواناس کتێبە پیرۆزەکانی خۆی بردە گۆڕەپانی شار و ئاگری تێبەردان و لە دین وەرگەڕا و بێباوەڕ بوو. ئازیزانم، کەواتە یەکێکیان بوو بە باوەڕدار و ئەوی تریان بوو بە بێباوەڕ. ئەمە کۆتایی دوو زاناکە بوو. هاوڕێم بن بۆ چیرۆکێکی دواتر. خۆشەویستانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بەناونیشانی 3 مێرولە لاپەڕا 75. 3 دانە مێرولە لەسەر لوتی پیاوێک کە لە ژێر هەتاودا خەوتە بوو کۆ ببوونەوە و هەر کامێکیان بەڕێوەڕەسمی هۆزی خۆی ئەدای ڕێزی بەجێ دەهێنا و دواتر لە هەمان شوێن وەستان و سەرگەرمی گفتوگۆکردن بوون. یەکەم مێرولەوتی زەویەک کە لەسەری وەستاوین بێپیترین زەویە کە تاکو ئێستا لێی تێپەڕیوە. هەموو ئەمڕۆ بە شوێن دانەوێڵەیەک لە هەر جۆرێک بێت گەڕاوە، بەڵام سەرکەوتنم بەدەست نەهێناوە. دووەم مێرولەوتی زۆر جار خەڵکی هۆزەکەم دەربارەی زەویەکی بێبەر و نەرم قسەیان کردووە و وابزانم ئێرە هەمان شوێنە. مێرولەی سێم سەری خۆی بەرز کردەوە وتی هاوڕێیان، ئێمە ئێستا لەسەر لوتی مێرولەیەکی گەورەتر لە خۆمان وەستاوین. ئەمە هەمان ئەو مێرولە مەزن و زۆر بەتوانە و بەهێزەیە. جەستەی ئەوەندە گەورەیە کە ناتوانین بیبینین. سێبەرەکەی ئەوەندە فراوانە کە توانایمان نییە بیپێوین و دەنگی ئەوەندە بەرزە کە لە ئاستی بیستنی ئێمەدا نییە. ئەمە ئەو مێرولەیە کە بوونی بێسنووری ئەو لە هەموو شوێنێک ئامادەیە. دوو مێرولەکەی تر لە بەرەم قسەیە دەستیان کرد بە پێکەنین. ڕێک لەو کاتەدا پیاوەکە دەستی خۆی بەرز کردەوە و لوتی خۆی خوراند و 3 مێرولەکە لە ژێر پەنجەکانیدا پان بوونەوە. ئازیزانم، چیرۆکی 3 مێرولەکەش بە پان بوونەوەی هەرسێکیان کۆتایی هات. هاوڕێم بن بۆ چیرۆکەکانی دواتر. ئازیزانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بەناونیشانی خوای چاکە و خوای خراپە لاپەڕا 77. ڕۆژێک خوای چاکە لەسەر لوتکەی کێوێک گەیشتە خوای خراپە و پێیگوت ڕۆژ باش براکەم،
خۆی خراپە هیچ وەڵامێکی نەدایەوە. خۆی چاکەوتی هاوڕێ دیارە ئەمڕۆ مەزاجت باش نییە. خۆی خراپە وەڵامی دایەوە وتی بەڵێ من ئەمڕۆ زۆر تووڕم چونکە خەڵکی من و تۆ بە جیاواز نازانن و من بە ناوی تۆ بانگێژ دەکەن و لەم کارەش بێزارم. خۆی چاکەوتی عەزیزی من هەموو ڕۆژێک و هاڕووداوێک بۆ منیش دێتە پێشەوە و خەڵکێکی زۆر من بە ناوی تۆ بانگێژ دەکەن و وا دەزانن کە من هەر تۆم. خۆی خراپە لە حاڵێکدا کە نەفرەتی دەکرد لە نەزانی خەڵک ڕێگەی خۆی گرتە بەر و ڕۆیشت. خۆشەویستانم ئێوە مەڕۆن لەگەڵ من بن بۆ خوێندنەوەی چیرۆکی دواتر. خۆشەویستانم لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی شەو و دێوانە لاپەڕا 79. دێوانە ئەی شەو من وەکو تۆ تاریک و ڕوتم لەسەر شەقامێکی ئاگرین هەنگاو دەنێم کە لە بەرزایی خەیاڵاتی ڕۆژانەمدا بوونی هەیە و شوێنێک کە قاچم ماچی خاک دەکات درەختێکی بەڕی گەورە سەر دەردەێنێت. شەو ئەی شێت تۆ هەرگیز وەکو من نیت. تۆ هێشتا ئاور دەدەیتەوە تا شوێن پێی خۆت لەسەر لمەکاندا ببینی. دێوانە ئەی شەو من وەکو تۆ خامۆش و دەروونگەرام و لە دڵی تەنهایی مندا ژنە خواوەندێک دانیشتووە لە چاوەڕوانی مناڵێکی ئاسمانی کە بەهەشت و دۆزەخ لە ناخ و سروشتی ئەودا بێت. شەو ئەی شێت تۆ هەرگیز وەکو من نیت. تۆ هێشتا لە بەرامبەر ئازارەکاندا دەلەرزیت و بە بیستنی سرودی مەرگ هەراسان دەبیت. دێوانە ئەی شەو من وەکو تۆ ترسناک و زۆردارم. گوێکانم پڕن لە فریادی خەڵکی دیلکرا و هەناسەی ساردا بۆ زەویە فەرامۆشکراوەکان. شەو ئەی شێت تۆ هەرگیز وەکو من نیت. تۆ هێشتا بەچووکترین خودی خۆت بە دۆستی بە وەفای خۆت دەناسی و ناتوانی لە تەک گەورەترین خودی خۆت هاوڕێ بیت. دێوانە ئەی شەو من وەکو تۆ دلاوەرێکی ترسناکەم. دڵم بەبینینی بڵێسەی ئاگری کەشتیەکان بە زەوق نایەت و لێوەکانم جگە لە مژینی خوێنی جوامێرە کوژراوەکان لە مەیدانی جەنگدا چێژ وەرناگرێت. شەو ئەی شێت تۆ هەرگیز وەکو من نیت. لە تۆدا حەزێک هەیە بۆ نەفس کە بەسەر تۆدا زاڵە و تۆ هێشتا یاسایەکت نییە بۆ خۆت. دێوانە ئەی شەو من وەکو تۆ شاد و شۆخ و شەنگم چونکە ئەو پیاوەی کە لەگەڵ منە تا هەمیشە مەستی ئەو شەرابە بێوێنەیە و ئەو ژنەش کە هاوڕێی منە شانازی بە گوناهەکانیەوە دەکات. شەو ئایا تۆ وەکو منی؟ ئایا تۆ بەڕاستی وەکو منی؟ ئایا تۆ دەتوانی وەکو ئەسپێکی تیژ و بەتوانە بەسەر زریاندا سەرکەویت و بریسکە وەکو شمشێرێک بخەیتە ناو دەستەکانتەوە؟ دێوانە تۆ هەرگیز وەکو من نیت. ڕۆحی تۆ لە حەوت بەرگ پێچراوە و بەم جۆرە نەتوانیوە دڵی خۆت بە چنگ بێنیت. ئەی شەو من وەکو تۆ سنگ فراوان و خەمۆکم. لە سنگمدا گۆڕی هەزار عاشق بوونی هەیە کە بە بێخەوشی مردون و بە فرمێسک مۆمیاییم کردون و بە ماچی سیس کفنم کردون. ئەی شەو من وەکو تۆ گەورە و بەتوانام و عەرشی خۆم لەسەر وێرانەکانی خوادار ماوەکان دروست کردووە و ڕۆژگارم لە بەرامبەر خۆمدا تێپەڕاندووە تا داوێنی جلوبەرگم ماچ بکەن بێ ئەوەی بوێرن لە ڕوخسارم بڕوانن. شەو کوڕم ئەی دڵی تاریکی من ئایا تۆ بەڕاستی وەکو منی؟ یان ئەندێشە ڕام نەکراوەکانی من دەخوێنیتەوە و بە زمانی بێسنوورم قسە دەکەی؟ دێوانە بەڵێ ئەی شەو ئێمە براو هاوزاتین. تۆ نهێنیەکانی ئاسمانی ناکۆتا ئاشکرا دەکەیت و من نهێنیەکانی دەروونم.
ئازیزانم، ئەم چیرۆکەش کۆتایی هات. لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. هاوڕێیانی خۆشەویستم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی گەورەترین زەریا لاپەڕە 83. من و ڕۆحم بەرەو زەریایەکی گەورە چوین تاکو لەوێدا مەلە بکەین و کاتێک گەیشتینە کەناری زەریاکە گەڕاین بە دوای شوێنێکی چۆڵدا. پیاوێکمان بینی کە لەسەر شاخێکی خۆڵەمێشی دانیشتە بوو، لە کیسەیەک کە لە دەستیدا بوو مشتێک خوێی دەردەیەنا و دەیڕشتە ناو زەریاکەوە. ڕۆحم پێی وتم ئەمە ئەو پیاوە بەدبینەیە کە تەنها سێبەرەکانی ژیان دەبینێت، دەبێت ئەم شوێنە بەجێ بێڵین، ناتوانین لێرە مەلە بکەین. هەر بۆیە ئەو شوێنەمان بەجێ هێشت و ڕێگەی خۆمان گرتە بەر و گەیشتینە بەنداوێک و لەوێ پیاوێک لەسەر شاخێکی سپی وەستا بوو، سندوقێکی گەوهەرنیشانی لەدەستدا بوو کە کڵۆش شەکری لێ دەردەیەنا و دەیهاویشتە ناو زەریاکەوە. ڕۆحم پێی وتم ئەمە ئەو پیاوە گەشبینەیە کە دڵ بە شتانێک دەبەستێت کە شایەنی ئەوەنین دڵیان پێخۆش بکەیت، ئەو نابێت لە شیڕوتی ئێمە ببینێت. بەم شێوەیە ڕێگەی خۆمان گرتە بەر تا ئەوەی کە لە قەراغ زەریاکە گەیشتینە پیاوێک کە ماسی مردووی هەڵدەگرتەوە و بە ئارامی و میهرەبانی دەیهاویشتە ناو زەریاکەوە. ڕۆحم پێی وتم ئەمە ئەو پیاوە دڵسۆزەیە کە تێدەکۆشێت ژیان بۆ ئەوانە بگەڕێنێتەوە کە لە گۆڕدا. دەبێت لێی دوور بکەوینەوە، لێی تێپەڕین و گەیشتینە شوێنێکی تر کە پیاوێکی لێبوو وێنەی سێبەرەکەی لەسەر لمەکان دەکێشا و کاتێک شەپۆلەکان وێنەکەیان دەشۆردەوە دووبارە سێبەرەکەی لەسەر لمەکان دەنەخشاندەوە. ڕۆحم پێی وتم ئەمە ئەو پیاوە سۆفیەیە کە لە وەهمەوە بتێک دروست دەکات تا پرستشی بکات، دەبێت ئەویش بەجێ بێڵین. دووریمان لەویش گرت و گەیشتینە کەنداوێکی بچووک و پیاوێکمان بینی کە بنی زەریاکەی هەڵدەگرت و دەیخستە جامێکی عەتیقەوە. ڕۆحم پێی وتم ئەمە ئەو پیاوە خەیاڵ پەروەرەیە کە لە تەونی جاڵجاڵۆکە جل دروست دەکات، وەها کەسێک شایەنی ئەوە نییە جەستەی ڕۆتی ئێمە ببینێت. دوای ئەوە تۆزێک بیرمان کردەوە و لەو کاتەدا کە لە ناکاو گوێمان لە هاوارێک بوو کە دەیگوت ئەمە هەمان زەریایە، ئەمە هەمان زەریای قۆڵ و بەرفراوانە. نزیک بووینەوە و پیاوێکمان بینی کە پشتی لە زەریاکە بوو، گوێچکە ماسیەکی گەورەی بەگوێوە گرتە بوو تا بتوانێت دەنگدانەوەکەی ببیستێت. ڕۆحم پێی وتم وەرە با بڕۆین ئەم پیاوە کەسێکی واقعبینە و ڕووی خۆی لە شتە گشتیەکان وەردەگەڕێت و خۆی خەریکی شتە لاوەکیە بێنرخەکان دەکات. ئەویشمان بەجێ هێشت و لە شوێنێکی دیکە پیاوێکمان چاو پێکەوت کە لە نێوان تا شەبەردەکاندا ڕاکشا بوو، سەری خۆی خستە بۆ ژێر لمەکان. ئەم جارە بە ڕۆحم گوت ئەی ڕۆحی من، باشترە بە پەلە لەم شوێنە مەلە بکەین، ئەم پیاوە ناتوانێت ئێمە ببینێت. ڕۆحم سەری خۆی جوڵاند و گوتی هەرگیز و هەزار جار هەرگیز، چونکە ئەوەی دەیبینی خراپترین خەڵقی خوایە. ئەمە ئەو وشکە ئاینیە ڕەزیلەیە کە خۆی لە ئازاری ژیان دەشارێتەوە و دڵی خۆی لە شادیەکانی ژیان بێبەش دەکات. ئاسەواری خەم و پەژارە لە ڕوخساری ڕۆحم بەدەرکەوت و دواتر بە دەنگێکی تاڵوتی وەرە با ئەم کەنارە بەجێ بێڵین، شوێنێکی چۆڵ و پارێزرا و لێرەدا دروست ناکەوێت تا بتوانین مەلەی لێ بکەین. من هەرگیز ڕازی نابم با قژە ئاڵتونیەکەم پەرێشان بکات، یان سینەی درەخشانی من وە دەرخات، یان ڕووناکی ڕووتی پیرۆزی من بۆ خۆی پیشان بدات. لەو کاتەدا زەریامان بەجێ هێشت و بەرەو زەریایەکی تر سەفەرمان کرد. ئازیزانم، با ئێمە لەگەڵەوانە سەفەر نەکەین،
لەگەڵ من بمێننەوە بۆ خوێندنەوەی چیرۆکی دواتر. خۆشەویستانم لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی 2 قەفەس لە پەڕەهەشتا و لە باخەکەی باوکمدا 2 دانە قەفەس بوونی هەیە. لەناو یەکێک لەواندا شێرێک بوونی هەیە کە هەشمەتەکان لە بیابانی نینەواوە هێناویانە و لەناو ئەوی تریان باڵندەیەکی تێدایە کە هەرگیز لە گۆرانی گوتن شەکەت نابێت. باڵندە لە بەرەبەیانی هەموو ڕۆژێکدا بانگی شێرەکە دەکات و پێی دەڵێت بەیانیت باش برا زیندانیەکەم. ئازیزانم، ئێمە لەگەڵ بەیانی باشی باڵندەدا دینە کۆتایی ئەم چیرۆکە. لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. ئازیزانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی ئەو کاتەی شادی من لەدایک بوو لە پەڕەهەشتا. کاتێک شادی من لەدایک بوو، ئەوم لە باوەش گرت و بردمە سەربانی ماڵەکەم و هاوارم کرد. ئەی هاوسێیان و ئەی ئاشنایانی من، وەرن و بڕوانن، ئەمڕۆ شادی من لەدایک بووە. وەرن و شادی من ببینن کە چۆن لە بەرامبەر خۆردا پێدەکەنێت. بەڵام سەرسوڕمانیم زیاتر بوو، چونکە هیچ کام لە هاوسێکانم بۆ دیتنی شادی من ئامادە نەبوون. 7 مانگ لە سەربانی ماڵەکەم مامەوە و 7 مانگ لە سەربانی ماڵەکەم مامەوە و لە بەیانی تاک و شەو خەڵکیم لە بۆنی شادی خۆم ئاگادار دەکردەوە. بەڵام کەس گوێی بە قسەکانم نەدا، لەبەرەوە من و شادیەکەم بە تەنیا ماینەوە و کەس گوێی نەدایە ئێمە. هێشتا ساڵێک تێنەپەڕی بوو کە لە ناکاو شادی من لە ژیانی خۆی بێزار بوو. ڕەنگی زرد بوو، نەخۆش کەوت و جگە لە دڵی من هیچ دڵێک عەشقی پێ نەدا و جگە لە لێوەکانی من هیچ لێوێک ماچی نەکرد. ئەو سات شادیەکەی من لە تەنهایی خۆیدا گیانی لەدەستدا و لەمە بەدواوە هەر کات پەژارێ خۆم دێتەوە بیر، شادیەکەشم بەیاد دێتەوە. یاد و بیرەوەری چییە جگە لەگەڵا پاییزەیەک کە کەمێک لە بادا دەجۆڵێت و خۆی خڕ دەکاتەوە و دوایی بۆ ماوەیەکی دوور و درێژ لە خاکدا کفن دەبێت. ئازیزانی من، بە هێوان بە وردی لەم چیرۆکە تێگەیشتە بن. لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. خۆشەویستانم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی ئەو کاتەی پەژارەی من لەدایک بوو لە پەڕە 93. کاتێک پەژارەی من لەدایک بوو، وەکو پەرستارێکی میهرەبان شیرم پێدا و بە چاوی عاشقانە شەو نەخۆنیم بۆ کرد. دواتر پەژارەی من وەکو هەموو بوونەوەرێکی تر گەشەی کرد و پڕ بوو لە جوانی و شادی، بەهۆی ئەوەی هۆگری یەکتر بووین و هەردووکمان عەشقی خۆمان بە جیهانی دەور و بەرمان بەخشی. چونکە پەژارەی من خاوەن دڵێکی ناسک و میهرەبان بوو، دڵی منیشی ناسک و میهرەبان بارهێنا. هەر کات بە یەکەوە گۆرانیمان دەچڕی، هاوسێکانمان لە پەنجەرەکانیانەوە گوێیان بۆ گۆرانیەکانمان شل دەکرد. گۆرانیەکانی ئێمە وەکو قوڵایی زەریا و سیر و سەمەری بیرەوەریەکان بوو. هەر کات من و پەژارەکەم بەڕێگەدا دەڕۆیشتین، خەڵکی بە چاوی پڕ لە عەشق و سیر لە ئێمەیان دەڕوانی و بە نەرمی و شیرینترین زمان دەربارەی ئێمە قسەیان دەکرد، لە حاڵێکدا کە هەندێک کەس بە ئیرەییەوە سەیریان دەکردین، چونکە پەژارە لای ئەوان زۆر بە نرخ و پیرۆز بوو. من لەبەر هەبوونی پەژارە شانازیم دەکرد. دوجار پەژارەی من وەکو چارەنووسی هەموو گیان لەبەرێکی تر مرد و بە تەنیا مامەوە و لە ئەندێشە و تێڕاماندا
بەتەنیا بەجێمام. ئێستا کاتێک قسە دەکەم گوێکانم حەز بە بیستنی دەنگم ناکەن و چیتر هاوسێکانم بۆ گوێپێدان بە گۆرانیەکانم نایەنە پەنای پەنجەرەکاریان و کاتێک لە شەقامەکاندا دەسوڕێمەوە کەس سەرنجم پێنادات و تەنیا ئارامیەک کە دەیدۆزمەوە کاتێکە کە دەنگێک کە لە خەودا دەیبیستم و دەڵێت بڕوانن لێرە پیاوێک خەوتووە کە خەم و پەژارەکانی کۆچیان کردووە. خۆشەویستانم، بە هیوام ئێوە هیچ کات نیگەران نەبن، هەمیشە شادی میوانی ڕۆحتان بێ. لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. خۆشەویستان، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر بە ناونیشانی گۆڕهەڵکەن. لاپەڕەنەوە تووسێ. ڕۆژێک خەریکی ناشتنی یەکێک لە زاتە مردووەکانم بووم و لە ناکاو گۆڕهەڵکەنێک هاتووەتی لە نێوان هەموو ئەو کەسانی کە دێنە ئەم گۆڕستانە تۆ تەنیا پیاوێکی کە خۆشم دەوێت. پێم وت وتەی تۆ منی خۆشحاڵ کرد، بەڵام بۆچی تەنیا منت خۆش دەوێت؟ وەڵامی دامەوە وتی چونکە کەسانی تر بەگریان دێن و بەگریان دەڕۆن، بەڵام تۆ خەندان دەیت و خەندان دەڕۆن. ئازیزانم، لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. ئازیزان، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێک بە ناونیشانی خودا لاپەڕەنەوە و 5. کاتێک لێوەکانم بۆ یەکەم جار ئامادەی قسەکردن بوون و جوڵان لە کێوی پیرۆز چوومە سەرەوە و ئاوەها بانگی خودام کرد. ئەی خودایە، من تۆم پەرستووە، ویستی شاراوەی تۆ شەریعەتی منە تا ئەو ڕۆژەی کە زیندوم لە بەرامبەر تۆدا کڕنوش دەبم. بەڵام خواوەند وەڵامی نەدامەوە، بەڵکو وەکو زریانێکی ترسناک و تووڕا لە من تێپەڕی و لە دیدەکانم خۆی شاردەوە. دوای 1000 ساڵ بۆ دووەم جار لە کێوی پیرۆز سەرکەوتم و لەگەڵ خوددا بەم شێوەیە قسەم کرد. تۆ منت لە خاکی زەوی دروست کردووە و ڕۆحی معنەویەتت ئاوێتەی من کردووە و ژیانت پێبەخشیوم، کەوا بوو من خۆم بە قەرزاری تۆ دەزانم. بەڵام خواوەند وەڵامی نەدامەوە و وەکو هەزاران باڵندە کەوتە فڕین و لێم تێپەڕین. 1000 ساڵ دواتر لە کێوی پیرۆز سەرکەوتم و بۆ 3ەم جار قسەم لەگەڵ خوادا کرد. ئەی باوکی پیرۆز، من مناڵە خۆشەویستەکەی تۆم، بە عەشق و دڵسۆزی منت هێناوەتە سەر دنیا و بە میهرەبانی و پەرستیش مەلەکوتی تۆ بە میرات دەبەم. ئەم جارەشیان خواوەند وەڵامی نەدامەوە و وەکو تەم کە گردەکاندا دەپۆشێت لە من دوورکەوتەوە. دوای 1000 ساڵی تر لە کێوی پیرۆز سەرکەوتم و بۆ 4ەم جار قسەم لەگەڵ خوادا کرد. ئەی خواوەندی من، ئەی زانا، ئەی کەماڵ و مەبەستی من ڕابردووی تۆ و تۆش داهاتووی منی، من ڕەنگەکانی تۆم لە تاریکایی زەویدا و تۆش ڕووناکایی ئاسمانەکانی. لەو کاتەدا خواوەند بۆ لای من نوشتایەوە و چەند وشەیەکی ناسک و شیرینی لە گوێکانمدا چرکان، هەروەکو دەریایەک کە ڕووبارێکی سەرا و ڕێژ بۆوە لە باوەش دەگرێت. خواوەند منی لە قوڵایەکانی خۆیدا جێگیر کرد و کاتێک بەرەو دەشت و کێوەکان کەوتمە ڕەوتەوە، خواوەندیش لەوێ بوو. ئازیزانم، ئەم چیرۆکەش کۆتاییات، هاوڕێم بن. ئازیزانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی چیرۆکێکی تر
بەناونیشانی ڕێوی لاپەڕە 99 لە کاتی خۆرهەڵاتدا ڕێویەک لە لانەکەی هاتە دەرەوە و بە دۆخێکی سەرگردانەوە ڕوانیە سێبەرەکەی وتی ئەمڕۆ وشترێک دەهێنمەوە. دواتر ڕێگەی خۆی گرتە بەر و تا نیوەڕۆ بە شوێن وشترداگەڕا. ئەو کات دووبارە ڕوانیە سێبەری خۆی وتی بەڵێ مشکێک بۆ من بەسە. ئازیزانم ئەم چیرۆکەش کۆتایی هات. لەگەڵم بن بۆ چیرۆکی دواتر. هاوڕێیانی عزیزی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی کۆتا چیرۆک لە کتێبی کێکی بەهەشتی داپیرە بەناونیشانی دوو پیاوچاک لاپەڕە 101. دوو پیاوچاک کە هاوڕێی یەکتر بوون لەسەر لووتکەی کێوێک ژیانیان بەسەر دەبرد و لەوێ خەریکی پەرستشی خوددا بوون. تەنیادارایی ئەوان قاپێکی گەڵ بوو. ڕۆژێک شەیتان دڵی پیاوچاکە پیرەکەی هەڵخزاند و ئەو چوو بۆ لای پیاوچاکە لاوترەکە وتی ماوەیەکی زۆرە لای یەکتر ژیان بەسەر دەبین و ئێستاش کاتی ئەوە هاتووە تا لە یەکتر جیا ببینەوە. وەرە تا دارایی خۆمان دابەش بکەین. پیاوچاکە لاوەکە بە بیستنی ئەم قسەیە خەمبار بوو وتی ڕۆیشتن ئەو شتەیە کە دڵی من زامدار دەکات، بەڵام ئەگەر ڕۆیشتن بە پێویست دەزانی ڕێگر نابم. ئەو کات قاپە گڵەکەی هێناوتی براکەم ئەمە تەنیا دارایی ئێمەیە، دابەشکردنی کارێکی دژوارە، لەبەر ئەوە باشتر وایە ببێتە هی تۆ. پیاوچاکە پیرەکە وتی من داوای سوال لە تۆ ناکەم و شتێک کە هی من نەبێت هەرگیز وەری ناگرم، لەبەر ئەوە دەبێت قاپەکە لە نێوان ئێمەدا دابەش بکرێت تا هەر کامێکمان بەشی خۆی بەرێت. پیاوچاکە لاوەکە بە میهرەبانیەوە وتی ئەگەر قاپەکە ببێتە دوولەت چیتر بۆ ئێمە سوودێکی نییە و چارەیەکمان نییە جگەلەوەی کە تیر و پشک بکەین. پیاوچاکە پیرەکە وتی من دەمەوێت دادگەری هەبێت و تیر و پشک کارێکی بێدادە، من تەنیا بەشی خۆمم دەوێت. پیاوچاکە لاوەکە وتوێژی بە بێسوود زانی و لەبەر ئەوە بە ناچار وتی براو هاوڕێی من، ئێستا کە لەم کارە پێداگری دەکەی کەوا بوو قاپەکە بەش دەکەین. لە ناکاو ڕوخساری پیاوچاکە پیرەکە ڕەش هەڵگەڕا و بەسەریدا هاواری کرد و وتی وەی لە تۆ چەندە ترسنۆک و نەزان و هیچی، چونکە ناتوانی دوژمنایەتی بکەی. خۆشەویستانم چیرۆکەکان کۆتایی هاتن، بەڵام جەبران خەلیل جەبران دەڵێت من بێدەنگی لە زۆر بڵاییەوە فێر بووم، میان ڕەوی لە توندڕاویەوە، خۆشەویستی لە ڕقەوە و لە هەمووشی سیرسرەوەیە کە هێشتا گەواهی لەسەر جوانی ئەم مامۆستایە نەم نادەم. بەهیوام چیرۆکەکانی ئەم کتێبەی کێکی بەهەشتی داپیرە جێگەیەکیان لای ئێوە بۆ خۆیان کردەبێتەوە. سپاس کە تا کۆتایی کتێبەکە هاوڕێم بوون. بە هیوای دیدار لە کتێبێکی تردا. ئاسوودە بن. لە کتێبێکی تردا ئاسوودە بن. مكتبة شنوای الصوتية شعاع من النور للجميع. شنوای أكبر مكتبة صوتية على مستوى كردستان والعراق. كسائر المكتبات العالمية تحتوي على مئات المصادر في مجالات المعرفة المختلفة باللغات الكردية، العربية والإنجليزية. علاوة على إعادة تحضير البرامج الدراسية الجديدة سنوياً وبصورة صوتية من الصف الأول إلى الصف الثاني عشر، وتسجيل مصادر علمية للطلاب المكفوفين في الأقسام المختلفة في الجامعة. بنفس الوقت فإنها تسجل مجاناً وبنوعية جيدة نتاج الشعراء والكتاب والمترجمين
أو الراغبين بنشر نتاجاتهم الكتابية صوتياً. شنەوای مشعل توعية المكفوفين الرائد في مجال الدراسة والثقافة والمعرفة للجميع، للطلاب والقراء المكفوفين والراغبين بالقراءة بصورة صوتية. إذا أردتم الاستفادة من مكتبتنا بإمكانكم زيارتنا على العنوان التالي: اتحاد مكفوفي كردستان، المركز العام في سليمانية، شارع 60 متر، مقابل بولينج سنتر. رقم الهاتف 328 7197.